معنای ڕاستەقینەی لا إله إلا الله بریتیە لا معبود يستحق العبادة إلا الله سبحانه وتعالى. هیچ پەرستراوێک نییە، چونکە پەرستراوی تر زۆرن. ئێستا دەیەها خەڵکەیە بتدەپەرستێ، بە ملیۆن خەڵکەیە لەم سەر زەویەدا غەیری ئەڵڵا دەپەرستێ. جا بەردێکە، دارێکە، مرۆڤێکە، مارێکە، مشکێکە، هەزاران پەرستراو هەیە، مانگایەکە. لا معبودە، ئەمە هێشتا تەواو نییە، هیچ پەرستراوێک نییە. يستحق العبادة، کە شایستەی پەرستن بێ، کە مستحقی پەرستن بێ. چونکە غەیری ئەڵڵا سبحانه وتعالى خەڵکانێکی زۆر بە ملیۆن خەڵک لەسەر زەویدا لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا دەبن کە عیبادەت دەکەن بۆ غەیری خوا. بەڵام ئێمە دەڵێن لا إله إلا الله، يعني لا معبود يستحق العبادة إلا الله سبحانه وتعالى. هیچ پەرستراوێک نییە، هیچ پەرستراوێک نییە شایستە بێ بەوەی کە مرۆڤ عەبدایەتی بۆ بکە و عیبادەتی بۆ بکە جگە لە ئەڵڵا سبحانه وتعالى. کەواتە لا إله هەموو ئەوانی تر ڕەفز کرد ئیلا ئەڵڵا نەبێ سبحانه وتعالى. شەرتەکانی لا إله إلا الله، ئایا هەر بە زمان بڵێ لا إله إلا الله یەکسەر دەرگای بەهەشتت بۆ کراوەتەوە؟ نەخێر، بەڵکو حەود مەرج هەیە پێویستە مسلمان لە قورئانەوە تێیان بگا کە مانای لا إله إلا الله دەسەلمێن و دەگەیەنن. یەکەمیان العلم بمعناها، یەکەمیان لە مانای لا إله إلا الله تێبگەین. فاعلم أنه لا إله إلا الله، خوا نەیفەرموو فقل لا إله إلا الله، بڵێن لا إله إلا الله، بڵێ لا إله إلا الله، نا فاعلم بزانە و جوان جوان تێی بگە، لە ناوەکانی خوا تێبگە، لە صیفاتە بەرز و واڵاکانی خوای پەروەردگار تێبگە، لە قورئانەوە خوای گەورە بناسە، ئەمجا لە ناخی دڵتەوە بڵێ لا إله إلا الله. ئێمە زۆر جار کەسێک بینیمانە لەو ئەوروپیانە هاتۆتەوە کوردستان و ویستوێتی شوو بە کوڕێکی مسلمان بکە، لە ئەوروپا بەیەکەوە بوون هێناوێتەوە ئێرە، ئەی بەنە لای لیژنەی فتوایی، بەنە لای مامۆستایەکی ئاینی، ئەڵێ یەکسە بڵێ لا إله إلا الله. ئەو فەقیرە نەدەزانێت ئەڵڵا وەکو پێویست بناسێ، نا ناوە صیفاتی خوا شارەزایە، نە هیچ لە قورئان شارەزایە. ئەڵێ بۆ ئەوەی کارەکە سەر بگرێ وەکو بڵێ ئەم ئیمزای لێرە بکە و عەقدی زەواجەکە دروست دەبێ، ئەویش دەڵێ لا إله إلا الله. ئێتر دڵان ئەوە تەواو مسلمان بوو. نەخێر، لا إله إلا الله ئەبێت تێی بگەی، يعني فاعلم أنه لا إله إلا الله. لە سوورەتی محەممەد ئاەتی 19 دەفەرمێ، لە سوورەتی الزخرف ئاەتی 86 دەفەرمێ إلا من شهد بالحق وهم يعلمون، کە شاهیدیدان بە حەق لا إله إلا الله وهم يعلمون، باش باشیش دەیزانن و تویانە چی، باش تێی دەگەن، تێگەیشتون لێ حاڵی بوون لە مانای لا إله إلا الله گەیشتون، بڕوایان هێناوە ئەمجا بە زمانی ژووتویانە. من مات وهو يعلم أنه لا إله إلا الله دخل الجنة. هەر کەسێک مرد و زانی بێتی، واتە بە زانینەوە وتوێتی لا إله إلا الله، بە تێگەیشتنەوە وتوێتی لا إله إلا الله، دەچێتە بەهەشتەوە. نەیفەرموو من مات وهو يقول أنه لا إله إلا الله، وتبێتی نەش تێگەیشت بێ شارەزای بوو بێ. کەواتە خاڵی یەکەم، مەرجی یەکەم لە مەرجەکانی لا إله إلا الله ئەوەیە جوان جوان تێگەیشت بی و لێ حاڵی بوو بی. دووەمیان اليەقین، ئەو کەسەی کە دەڵێ لا إله إلا الله، کە دەڵێ هیچ پەرستراوێک نییە شایستە بێ بەوەی مرۆڤ عەبدایەتی بۆ بکە و عیبادەتی بۆ بکە جگە لە ئەڵڵا، بە یەقینی ناو دڵەوە بیڵێ. خوای گەورە لە سوورەتی الحجرات ئاەتی 15 دەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا. ئیماندارانی ڕاستەقینە هەر ئەوانن کەوا ئیمانیان هەیە بەخوا و بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، ثم لم يرتابوا، دوای ئەو شایەتمانە هەتا مردن، ثم يعني لە ماوەیەکی زۆر تەواوی تەمەنیان لەم يرتابوا، شک و گومانیان بۆ دروست نابێت. کەسێ شکی بۆ دروست بوو دوای وتنی لا إله إلا الله کافر دەبێتەوە، ئەبێ هیچ شک و گومانێک لە دڵیان نەبێ. سێمیان القبول لما اقتضته هذه الكلمة بقلبه ولسانه، بەدڵ و بە زمانی
قبوڵی بێ کەچی وتووە قبوڵی بێ کەوتوێتی لا إله إلا الله ئەم وشەی لە دڵ و لە زمانەوە قبوڵ بێ